سڵاوتان لەبێت. قامقامی ناوەندی سلێمانی زانیاری زیاتری لەسەر ڕووداوەکەی شەوی ڕابردووی گەڕەکی خەباتی شاری سلێمانی ئاشکرا کرد کە بەهۆیەوە کەسێک کوژرا و 2 کەسی تر بریندار بوون. ئاوات محەممەد لە لێدوانێکی تایبەتدا بۆ نارسی ڕایگەیاند ڕووداوەکە کاتژمێر 7:40 خولەکەی شەوی ڕابردوو لە گەڕەکی خەبات ڕووی داوە بەرامبەر تەرمیناڵی شارەزور کە تەقە لە بنکەی بانگەشەی هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان کرا و بەهۆیەوە گەنجێک گیانی لەدەستدا بە ناوی ڕێژوان زاهیر ئەحمەد و 2 کەسی دیکەش بریندار بوون بە ناوەکانی شکار و هەڵکەوت. لە بەرامبەر هەنگاو نەهاویشتنی تورکیا بۆ پرۆسەی ئاشتی و نیگەرانیەکانی بەرپرسانی پارتی کرێکارانی کوردستان و پارتەکانی تری باکووری کوردستان بەرپرسە باڵەکانی ئەو وڵاتە ڕایانگەیاند پرۆسەی ئاشتی بەردەوام دەبێت. ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکوەزیرانی تورکیا لە وتارێکدا لە پێشانگایەکی بازرگانی لە ئەستەمبوڵ ڕایگەیاند پرۆسەی ئاشتی بەردەوام دەبێت و سەرەتای هەفتەی داهاتووش پاکێجەکانی دیموکراسی ڕادەگەیاند. وتیشی سەرجەم کێشەکانی تورکیا با ڕێگای دیالۆگ چارەسەر دەکەن. ئەمڕۆ لە ڕێوڕسمێکدا پارێزگاری کەرکووک بەردی بناغی دروستکردنی شاری پیشەسازی لە شارەکەدانا کە بە گەورەترین شاری پیشەسازی لە عێراقدا ئاژمار دەکرێت. لە لێدوانێکیدا بۆ ڕادیۆ دیجلە نەجمەدین کەریم ڕایگەیاند لە ئێستادا سەرقاڵی لێکۆڵینەوەن لەبارەی کاری گەڕەکی پیشەسازی کۆن تا بە شێوەیەک پێش بخرێت و نوێ بکرێتەوە کە لەگەڵ واقعی ئێستای شاری کەرکووکدا بگونجێت. وتیشی ئامانج لە بنیادنانی شارە نوێ پیشەسازیەکە کە دەکەوێتە نێوان ڕێگای لەیلان پەنجەعەلی گواستنەوەی سەرجەم کارگە و وەرشەکانە لەناوەوە بۆ دەرەوەی شارەکە. سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند حکوومەتی تورکیا دەستخۆشی لەو پەیامە کرد کە لەلایەن نووری مالیکیەوە هەڵیگرتە بوو سەبارەت بە گێڕانەوەی ئاشتی و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان بەغدا و ئەنقەرە. لەگەڵ سەردانی وەفدی پەرلەمانی عێراق بە سەرۆکاتی ئوسامە نوجەفی بۆ ئەنقەرە وەک یەکەم هەنگاو بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیە ناجێگیرەکەی نێوان هەردوو وڵات، وەفدەکە لەگەڵ دەسەڵاتدارانی تورکیا ڕێکەوتن لەسەر ئاڵوگۆڕکردنی هاتوچۆی نێوان بەرپرسانی نێوانیان. پارێزگاری دیالە ڕێگەیاند چارەنووسی سەربازگەی ئەشرەف لە باکووری پارێزگاکە هێشتا لەلایەن حکوومەتی خۆجێیەوە یەکلایی نەبووەتەوە. ئاشکراشی کرد پێشنیازێک لە ئارادایە کە کامپەکە بکرێت بە ناوچەیەکی گەشتیاری و سەرجەم عێراقیەکان ڕووی تێبکەن. لە بەیاننامەیەکدا عومەر حەمەری ئەمەژی بۆش کرد کەمپی ئەشرەف کە لە ساڵی 1986 لە نزیک شاری باقوبە دروست کرا و تا دوێنێ بارگای سەرەکی ڕێکخراوی مجاهدینی خەڵقی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بوو، ناوچەیەکی زۆر دڵگیرە لە ڕووی جوگرافیا و دیمەن و سروشتی جوانیش لەخۆ دەگرێت. هەروەها سیستمێکی تەواوی ڕێگاوبان و خزمەتگوزاری سەرەکی تێدایە کە ئەوانیش بنەمای سەرەکی شارێکی گەورە. پرتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن بەختەوەربن.